دەمە بزانم مامۆستا عومەر بە دیاریکراوی لە ماوەی ئەو 5 ساڵ و 4 مانگەیە چۆن ئەم ئەرکەی ڕاپەڕاندووە هەموو بەیانیەک لەم کاتەیە دەرەچی لە ماڵ مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵە کەسی تایبەتە لەوانە خاوەن پێداویستی تایبەتە لەوانە ئەوانەی کە تەمەنیان هەڵکشاوە چۆن بووە لەم ماوەیەدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس مامۆستا ئەبوبەکر بەخێربێن سەرچاو خۆشحاڵ بووم. طبعاً باسکردن لەسەر 5 ساڵ لە پۆستێک کە ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە بە تایبەت هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت مناڵان بە ساڵات جوان پەککەوتەکان بێلانەکان بێنازەکان بەڕاستی کارێکی ئاسان نییە و کارێکی قورسە. 5 ساڵ پڕیەتی لە بەرزی و نزمی لە سەختی لە تێپەڕاندنی چەندین قۆناغ کە ئاسان نەبوو ئەگەر ئێمە لێبڕاوانە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە بەیەکەوەین لە بەڕێوەبەراتی گشتی و بەڕێوەبەرەتەکانی تر لێبڕاوانە کارمان نەکردایە بە تایبەت کە دۆخی زۆر ناهەموارمان هاتە پێش قەیرانی دارایی شەڕی داعش نەمانی بودجە لە بەغاوە لێرەوە لە کوردستانەوە ئەو کێشە سیاسیانەی کە هەن کە بوونەتە هۆی ئەوەی دامەزراوەی حکومی و مؤسسە و ئیدارە وەکو پێویست لە ئاستی پێویستانە بێ وەکو پێویست نەڕوا و ئەو کێشە و گرفتانەی تر پەیوەندیدارن بە یاسا یاخود مؤسسە مەسەلەی عەدالەت و عەدالەتی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی لەمپەرن لە بەردەم ڕێگەمانە. بەڵام سوپاس بۆ خی گەورە بە دڵسۆزی بە خۆماندووکردن بە لێبڕان بە پابەندی بە یاسا و ڕێنماییەکان بە هەندێک بنەمای ئەخلاقی ئیمانی کە ئێمە بەڕاستی باوەڕمان پێێتی و لێی لا نادەین تەنازل ناکەین لە هیچ دۆخێکە توانیمان 5 ساڵ نەک هەر بەڕێکەین بەڵکو پڕ بێ لە خاڵی وەرچەرخانی گرنگ لە کاری کۆمەڵایەتیا کە هەموو ئەو بەڕێزانی چاودێرن یا ئاگادارن لەم بوارە ئەزانن کە ئێمە ئەوەی کردومانە یعنی وەکو بڵی بە سیستمکردن بووە ڕێخستنەوە بووە بنیادنان بووە دروستکردن بووە یعنی زۆرێک لەو بوارانەی کە ئیشمانتیا کردووە نەبوون یعنی پێشتر لە زەمانێکا کە پارە هەبوو استقراریت هەبوو دەوامی فەرمانبەر ئاسایی بوو دۆخی کوردستان جۆرێکی تر بوو ئەوانە نەکرابوون. ئێمە سپاس بۆخوا بە دڵسۆزی بە گەڕخستنی عەقڵ و منتیق بە هەوڵ و تێکۆشان بە قوربانیدان توانیمانەوە بکەین کە ئیشەڵا من وردە لەگەڵ پرسیارەکانی توە ئەو تەفاسیل دەمە بەشێکی هەڵگرین بۆ ئەو شوێنی کە مەبەستمان لێ پرسیاری تایبەتی لەسەرم پۆستی جەنابەت لێ بکەین بەڵام ئەوەی مەبەستمان ئێستا دەبین تۆ لە ماوەی ئەو 5 ساڵەدا کە قەیرانێکی قوڵی دارایی ڕووی لە هەرێمدا کردووە لەوانەیە کۆمەڵە کەس هاتبن لە دەرگای بەڕێوەبەراتێکی جەنابەتدا لە دەرگایان دابوو تۆکو پێویست ناتوانێت بە هاوکاریکەن لەم کاتان تۆ چاستێکی بۆ دروست بووە. خۆی لە ڕاستیە ئەبێ بابەتی ئەوەی کە یاسا و ڕێنمایی و مؤسسە چی ئەکا بۆ هاوڵاتی لەگەڵ ئەوەی کە من چی ئەەکەم بۆ هاوڵاتی جیا بکەینەوە. لە ڕاستیە ئێمە لەسەر شانمانە کە ئەوەی لەبەردەستمانایە لە قووەت لە یاسا لە ڕێنمایی لە بڕیار لە دامەزراوە لە توانای دارایی و مرۆیی بە باشترین شێوە بۆ خزمەتی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتی بەکاری بێنین. من ئەمەم کردووە. لە دوای ئەمەوە بەڵە کەلێن و کەموکورتی زۆر هەیە بۆ نمونەتەوە هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەت 5 ساڵە چاوەڕێکە حکوومەت ئەو مافەی کە هەیەی بەپێی یاسا 150,000 بۆی تەرخانکا و بۆی تەرخان ناکە من ویژدانیە نەئاسوودەم و پێم ناخۆشە و بەڕاستی لەو کاتە حەسرەتە چێژم. بەڵام ئەوەی کە لای خوا پێی سەربەرز و ڕووسۆرم ئیشاءالله و لای خەڵکیش بە هەمان شێوە ڕاستگۆییە یعنی کە هاوڵاتیەک هاتۆتە لای ئێمە ڕازگۆ بووین لەگەڵیاوە پەرۆژ بووین بۆی و دڵسۆز بووین بۆی و ئەگەر بە یاسا و ڕێنمایی و دامەزراوە نەمانتوانی بێ هیچی بۆ بکەین لە دەرەوەی ئەوە هەرچیمانتوانی بێ بۆمان کردبێ تر هاوڵاتیەکە زۆر ئاسوودەیە و تەنانەت زۆرینەی ئەوانەی کە بەو جۆرە هاتوونەتە لامان دوایی پەیوەندیان پێوە کردوینەتەوە لە ڕێگەی نامە لە ڕێگەی تەلەفۆن لە ڕێگەی مۆبایل بە هەر ڕێگەیەک بۆیان گونجا بێ هەم خۆشحاڵی خۆیان دەربڕیەوە کە بەوەی کە ئێمە و کارمەندەکانمان توانیمان ڕێزیان بگرین و وەڵامیان بینەوە و دیوار نییە لە نێوانمانە و شەفافین لەگەڵیانە ڕوونین لەگەڵیانە و توانای خۆمان بەخەرجداوە بۆ مەسلحەتی ئەوان ئەمە بۆ ئەوان هەموو شتێکە. ڕاستە لەولا کێشە و گرفتەکان گەورن لە قەبارەی توانای بەڕێوەبەراتێکی گشتیان نین و هەندێکیان هەر پەیوەندیدار بە دەسەڵاتەوە دەسەڵاتی ئێمە نین وەکو تەرخانکردنی موچە و بودجە وەکو بڕینەوەی موچە وەکو موچەی کارمەند. بەڵام ئێمە ئەوەی لەسەر شانمان بووە کردومانم. پاشان لە هەندێک بواری ترا ماوەسا ئەبوبەکر
ئێمە لە سەر و توانای خۆمانەوە کارمان کردو هەرگیز چاوەڕێ ئەومان نەکردو بزانین حکوومەت چیمان بۆ کات چۆن کێشەکە چارەسەرەکات چۆن پارەکە تەرخانەکە بۆ نمونە ئێمە لە ماڵی بە ساڵاتوانی سلێمانی یعنی ماڵێک بووە دەرگای 24 ساعت کراوە بووە بۆ یەک لەحزەش لەم هەموو قەیرانە ڕوبەڕووی ئەوە نەبووینەتەوە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتگوزاری بۆ بە سەڵاتچوو کەمکە بۆ مناڵ کەمکە بۆ مناڵی دایەنگە کەمکە یعنی ئەمانەمان بە هەر ڕێگەیەک هەبێ دەستمان کردو بە گیرفانی خەڵکە سوالمان کردووە بۆ ئەوەی دامەزراوە کۆمەڵایەتیەکان خزمەتی مناڵ و بە ساڵاتچوان و پەکەوتە و ژنانی هەڕەشە لێکرا و بکەن و نەک هەر خزمەتی سنوورە ئیداریەکەی کاری ئێمە بکەن تەنانەت سنوورە ئیداریەکەی پارێزگای هەڵەبجەش ئیدارەی گەرمیانیش و تەنانەت هێندێجار کەرکووک هێندێجار هەولێر لە هێندێ بوارە و تەنانەت ناوەڕاست و باشووری عێراقیش ئێستا ئێمە لە ماڵی داڵدەدانی ژنان ئەگەر کەسێ بچێتە ئەوێ لەوێ کوردە بینێ عەرەبە بینێ فارسە بینێ کە لەوێن ئێمە خزمەتیانەکەین تا ئەو کاتەی پێویستیان بە ئێمە بێ و کێشەکانیان چارەسەر بێ بچیتە ماڵی بە ساڵاتچوان بە ساڵاتچووی پەککەوتە ئەبینی کە بەڕاستی ئێمە هەمومان ئەزانین خزمەتکردنی بە ساڵاتچوویەکی پەککەوتە لە ماڵی خۆمانە ئەرکێکی قورسە مەگە خی گەورە هیدایەتی کەسانێکی دابێ بتوانن لە ئاز باوکو دایکیانە بە پەرۆژ بن و دڵسۆزانە واجبەکانیان جێبەجێ بکەن ئەو کارە جێبەجێ بکرێن بەڵام ئێمە لە ماڵی بە ساڵاتچوانی سلێمانی بە ساڵاتچووی تەنانەت شاری کەرکووکشمان لە خۆگرتووە طبعاً ئێمە من نەمنەتەنە هیچ شتێک بەڵام باسەوە یەکەم توانای خۆمان سنووری داری خۆمان لەگەڵ ئەوەی کە کردومانە.